47 ساڵ لەمەوبەر و دوای شاری قەڵاتزێ ڕژەمی بەعز بە ناپاڵم بەردومانی یەڵبجێ کرد. لە بەردومانەکەدا 50 هاوڵاتی شەهید بوون و 100 هاوڵاتی دیکە بریندار بوون. بەردومانی یەڵبجە بە بۆمبی قەدەغەکراوی ناپاڵم سەرەتای کارەساتێکی گەورەتر بوو کە زۆری نەخایاند بە کیمیاباران و چۆڵکردنی تەواوەتی شارەکە کۆتایی هات. کاتی دوێنێ لە قەڵاتزێوە کرێ 2 ڕۆژ دوایەوە لە هەڵەبجە کاتی ئێمە لە گەرمیان ئەنفال ئەکرێ دوای 2 ڕۆژ لە هەڵەبجە بێیادی ئەنفارکەین لە بەرەوەی ئەنفارمانەیە ماوەیەکی کە لە شنگال یادی زیینە بە چاڵی خەڵکو و یاخود بە تاڵانبردنی و خەڵکاکرێ ئەمە سیانزەی 5مان هەیە لێرە خەڵک زیینە بە چاڵەکرێ خاپورکردنی کوچە و کۆڵانەکان منداڵی ونبوو تاقانەت یعنی بەشی هەرە زۆری قەدەری ئەم شارە وایە ئێمە بێ بەشێکی زۆر لە ڕۆژەکانی ئەم شارە ڕۆژەکانی ساڵ لەم شارەدا دانین بۆ گێڕانەوەی مەرگەساتەکانمان گێڕانەوەی ئەو تاوانە یەک لە دوایەکانی کە دەرحەق بە هەڵەبجە کراوە. هاوڵاتیانی هەڵەبجە دووپاتی دەکەنەوە. بەردومانی ساڵی 74 لە یادەوەری و مێژووی شارەکەدا هیچ کات لەبیر ناکرێت. ومێت حەمەعەلی ئەو کات تەمەنی تەنیا ساڵێک بووە. لە بەردومانەکەدا ناپاڵمێک دەکەوێتە حەوشی ماڵەکەیان بەهۆیەوە دایکی و 2 خوشکی شەهید دەبن. یەکێک لەو بۆمبانە بەرماڵی ئێمە کەوتبوو لە سەردەمەیان من تەمەنم 1 ساڵان بوو لە باوەشی دایکم کاتێکە ماڵەکە داڕوخابوو بە سەرمانە بۆمبەکە بەرماڵمان کەوتبوو دوایەوەی کە تیمی بەرگری شارستانی ئەو سەردەمە دەستیان کرد بە کۆکردنەوەی بریندار و شەهیدەکانیان لە ناو دار و پەردۆ ڕووخاوەکانە دەرهێنا بوو دیارە لەو کاتەیە دایکم و خوشکەکانم شەهید بوون و منیش بە سەختی بریندار بووبووم و دوایەوەی کە برامە نەخۆشخانەکان چارەسەریان بکرد. ئێمە ڕۆژێکمان نییە شەهیدمان نەبێ وەکو گەلی کورد کە درا لە گەڕەکە لەسەر کۆڵانی گەڕەکەکەمانە لە پاڵمێ دای لە ماڵێک شەهیدیان نەبوو بریندار زۆر بوو ئتر دیارە قیژ و قاوکەوتە ئەو خەڵکەوەمانە ئێمە یەکسەر بۆ گوندەکەی خۆمان ڕۆشتینەوە گوندی هاوار و هەموو خزمەکانیشمان هاتنەوە بۆ گوندەکەمان نەکەری ئەمە و کۆمەڵی خەڵکی هەڵەبجەش هات بوو ئەوێ لەگەڵمان ینی ئێرەش پرزە بوو خەڵ زۆرە ترسا لا پاڵم لێیە کارەساتێکی زۆر ناخۆش بوو ینی وابزانم یەکەم جار بوو کە شتی وا ببینین و پێشکەوتی ترین چەکی ئەو سەردەمە درا لەم شارە. ساڵانە لەم دیواربەندە یادی قوربانیانی بەردومانەکەی ساڵی 1974 دەکرێتەوە. لە دوای 47 ساڵ لەو کارەساتە کە سوکاری شەهیدانی بەردومانەکە دەڵێن حکوومەت گرنگی بە یادکردنەوەی ئەو مەرگەساتە نادات. ئەگەر مێژووی شاری هەڵەبجە هەڵبدرێتەوە دەیان تاوانی دژە مرۆڤایەتی تێدا بەدی دەکرێت. بە جۆرێک بەعز دەیویست مێژووی شارەکە بە تەواوی بسڕێتەوە. ئەو تاوانانە وەک وڵاتیان دەڵێن ئازارێکە هەموو کات بە زیندویی لە یادەوەریاندا دەمێنێتەوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.